کۆمەڵگەی شاوێز یەکێکە لەو کۆمەڵگەیانەی شاری هەولێر کە لە ڕووی خزمەتگوزاریەوە ئاوڕی لێ نەدراوەتەوە و چەندین ساڵە لەلایەن حکوومەتەوە پشتگوێ خراوە. خراپی و چاڵ و چۆڵی شەقامە سەرەکی و لاوەچەکانی ئەم کۆمەڵگایە ئاستەنجی بۆ هاتوچۆی هاوڵاتیان دروست کردووە، وەک خۆیان دەیڵێن هەر کاتێک بەو شەقامانەدا دەڕۆن ئۆتۆمبیلەکانیان زیانی زۆری پێدەگات. زادەوبان ئاو هیچ تەچین نییە بەڕاستی پێبرێ. ئێستا بزانە ئەو زادێ تقریبن ئەوە دە ساراوە هەیە خەڵک لە خەیری خۆی دێتن خۆری تێدەکات چای دەکات و قۆرتە و شتەکان نەمینێتن. بەڕاستی ئیشی لە بۆ ناکرێتن. شاراوانی شاوێسی زۆر کەم دەرخەمە لەو زادەوبانەی. بەڕاستیەکە حکومەت شتێکمان لە بووکە ئەگەنەوەکو شاراوانی شاوێز ئێستا هەزار جا بسمە پێش دایرەکەی پێش یامرێم ئەو زادەی چاکە چا ناکە. بزانە ئێستا ئەو زادێن بێردە ناتی بەناو ماران داتیمە لە بەر تاسەی تەماشە تاسەیکە. ئەوە چای ناکەن هات قۆرتی زیاتر دەکەن چای ناکەن. مع الاحترام شاروانی ئێرە نازانم چییە شاروانی ئێرە ناتوانانی تەلەب بکە یان کاک محافظ ناتوانانی بێتنەوەی تەماشا بکە چەند جار گوتیۆڵە چا دەکەن هیچیش نییە لە گۆڕی دەنەوەڵە بوجە نەهاتیە بوجە چ بوو نەهات لە بۆ کیلۆمەترێک نابیتن کیلۆمەترێک ئێرە ئەگەوەی چا بکەن ڕەسیفی دانێن کەسی ناتوانانی خەندەکی لێ بداتن. لە 4 وەرزی ساڵ کێشەی خزمەتگوزاریە سەرەتاییەکان لێرە نابڕێت. کێشەی ئاوی خواردنەوە و کەمی پێدانی کاتژمێرەکانی کارەبا تا دەگات بە خراپی و تێکچوونی شەقامە سەرەکیەکان سیمای ناسینەوەی کۆمەڵگای شاوێسن. ڕۆژە 420,000 لە بنیدەیە لەسەر ئەو ڕێی سبینێتون دەکەوە ئێوارە شل بوویتەوە وەڵی قۆڵتی وای تێدا حەزەکەی بڕۆ پێدا بڕۆ خوا دەزانین لە خۆت بێزار دەبی یعنی ژیانمان نەمایە لە دەست ڕێی گوندی سبەک و سایق پاسەکانی شاوێز هەمومان بێزاری هەر هەمومان شاوێز ئێستا پاش 15 ڕۆژیکە ئەو منتیقەی فەلووزە و ناو مجەمەعی دەبی تەنکەر بچی ئەو خەرکە بە کۆرانە وەردەبی لە بێ ئاوی قەترە ئاوە چی نێ بخۆ ئەم بەخۆم ئاوم تەوجە کردیا پار والله مارە بە گوتی 2 ڕۆژە ئاوم نییە 3 ڕۆژە ئاوم نییە. بە شێوەی سەرەکی ئەو جادە ڕئیسی ینی زیاتر قورسایی شاوێسی هەموو لێرەیە ئەو هاتوچۆی زیاتر پاسەکان و هەتا خەڵکی ئاسایش و شوفێران بە تایبەتی لەدەست ئەو ڕێ ینی بێزارن بەڕاستی ئەو ڕێە زۆر کێشەیە ینی بۆە لە بۆ ساڵێک نییە دوونی ینی زیاتر لە 2 ساڵ 3 ساڵ زیاتر ڕێ ئەو هەیە. بۆ چارەسەرکردنی کێشە خزمەتگوزاریەکان بەرپرسانی ئیداری شاوێز تەنها ئەوەندەیان بە پێیان وت کە داواکاریەکەیان بەرز کردوتەوە بۆ پارێزگا تا بودجەیەک بۆ چارەسەرکردنی شەقامی سەرەکی کۆمەڵگای شاوێز تەرخام بکەن. کۆمەڵگەی شاوێز دەکەوێتە باکووری شاری هەولێر بە دیاریکراوی ڕێگەی سەرەکی شەقڵاوە. هەڵکەوتەی کۆمەڵگەی شاوێز بە جۆرێکە چواردەوری کۆمەڵگاکە تەندراوە بە یەکەی نیشتەجێبوون و سیتی. دانیشتوانی کۆمەڵگەی شاوێز نیگەرانن لەوەیکەوە کەمترین ڕێژەی خزمەتگوزاری بەراورد بە سیتیەکان و شوێنەکانی دیکەی شاری هەولێر بەوان گەیشتووە. لە زستاندا کێشەی شەقامیان بۆ دروست دەبێت و لە هاوینیشدا کێشەی کەمی ئاویان بۆ دروست دەبێت. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.